بۆیە نەکەی لە کاتی دەرس خوێندنە مێشکت بڕوا مێشکە بڕوا کاریگەری سەلبی تەبێ لە علمی مامۆساکەشی زەوقی نامێنێ ئەڵێ ڕێز لە عیلمەکە ناگرێ هاتووە خەیاڵی ئەڕوا ئاخر ناکرێ مامۆسا قسە بۆ تۆکە تۆ خەیاڵ لای شتێکی دیکە بێ مامۆسا ڕووی کردوتە تۆ ڕووی تێ نەکەی خۆت مەشغوڵکەی بۆی ئیمامی شافعی فەرموو چی ئەی فەرموو ما كنت أتصفح أوراقي عند مالك إلا برفق أفرمي كغزي دفتر كم واضحة لخزمتي إمام مالك بهمني والسوكين بوايا هلم نيدايا لبر خشخشي ورقك خشخشي كغزك كاريگري نبي لسر ماموسا بأدبي نبي لخزمتيا یەکێک لەو شتانەی کە وەکو ئەرکانی سەرشانی قوتابیان و فەقێکانە ئەوەیە دائیمەن بیرتان لە مامۆساکەتان هەبێ دوعای بۆ بکەن مامۆسای ئێوە پێغەمبەر نییە ئەکرێ هەڵە بکە ئەکرێ گوناه بکە نەکەن کاتێ گوناهێکی مامۆساکە بینن یەکسەر مامۆساتان لەبەر چاو بکەوێ ئەو هەموو چاکەی فرامۆشکەن لەبەر گوناهێک لە کاتێکا خۆشە گوناهباری هیچ مامۆسایەک پێغەمبەر نییە معسووم بێ ئەکرێ گوناه بکە ئەکرێ تۆ لە بابەتێکا لەو زیرەکتر بی ئەکرێ مطالای کتێبێکە کرد بێت ئەو ئاگای لێ نەبێ اینجا ئەڕێی پرسیارێکی لێەکەی لەبەروی خۆت شارەزای مامۆسا ئەو بابەتە چۆنە لەبەروی ئیحراجیکەی نەکەی شتیوا لەگەڵ مامۆساکەتا بکەی